دوا بە دوای دەیان ساڵ ئاوارەبوون و ڕاگواستن و وێرانکردنی دێهاتەکان و ستاندنی ژینگە و بەمینکردن و جینۆسایدکردنی کورد و سڕینەوەی ناسنامەی کوردستان لەلایەن حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق ئیدی لە ساڵی 1983 دڕندەیی و شۆڤینیەتی ڕژێمی بەعز گەیشتە لوتکە و 8,000 نێرینەی سەروی 7 ساڵی بارزانیەکان زیندە بەچاڵ و ئەنفال کران. لە کاتی ئەنفالکردنیش پیاوانی بارزانیەکان ڕەوانەی بیابانەکانی باشووری عێراق کران و زیندە بەچاڵ کران. دواتر ئافرەت و منداڵانیش لە کۆمەڵگە زۆرە ملێکان لە ژێرگوشاری توندی ئەم ڕژێمە ڕووخاوە لە ژێر دەستەییدا دەژیان. ئەو بارزانیانەی کۆمەڵ کوشکران هەمویان خەڵکی بێتاوان و سڤیل و بێچەک بوون. هەوڵەکانی بەعەس بۆ لەناوبردنی بارزانیەکان نەتەوەیەکی ئازاردا. مەبەست لە ئەنفال پرۆژەی لەناوبردنی کورد و کوردستان بوو. لەم پرۆژەیە تەنیا مرۆڤەکان کۆمەڵکوژ نەدەکران، بەڵکو خاکسووتاندن و ڕاگواستن و دروستکردنی ئۆردوگای زۆرەملێ و وێرانکردنی گوند و لێسەنەوەی مافی بە هاوڵاتی بوون و سوکایەتیکردن بە ئافرەتان و بەڕەوشت و ئاین و کەلتوریان، ئەمانە هەمویان بەرهەمی پرۆژەی لەناوبردن بوون. جینۆسایدکردنی کوردۆفەیلیەکان و وێرانکردنی 5,000 گوند و کوشتن و ئەنفالکردنی 182,000 کورد بێ جیاوازی ئاین و ڕەنگ و بیر و باوەڕ ئازار دران و ژیانیان لێ قۆڕخ کرا و لەناوبران. کیمیابارانکردنی هەڵەبجە و زاخۆ و بالیسان و پرۆژەی ئەنفال هەمووی بۆ قڕکردنی کورد و سڕینەوەی ناسنامەی کورد بوون بوو. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز لە ساڵی 2003 کە سوکاری بارزانیە شوێن بزربووەکان بە درێژایی ئەو ماوەیە لە چاوەڕوانی دابوون و نیگایی چاوەکانیان هەموو ڕۆژێک لە دەرگاکان بوو، هەر بە خەونی ئەوە خەیاڵیان دەکرد ئەم کورد پەروەرانە لەم دەرگایانە بدەن و بگەڕێنەوە باوشی بێنازی کە سوکاریان. دوای چاوەڕوانێکی دوور درێژ لە بیابانی بۆسەیە لە سەماوە کە دەکەوێتە سێگۆشەی عێراق، سعودیا و عێراق کوێت، ئێسک و پڕسک و جامانەی سوور و کڵاو و پێڵاوەکانیان و کاتژمێرە وەستاوەکان بینرانەوە لە گۆڕە بە کۆمەڵەکان. ئەم بارزانیانە چۆن لە ماڵەوە ڕەفێنرابوون، هەر بەم جلانە ژێرخاک کرابوون. ئەوەی گرینگە بووتێت چێن ئەوانەی ئەم ئەرکە زەحمەتە لە ئەستۆ دەگرن بۆ زیندوو ڕاگرتن و ڕێزگرتن لە مرۆڤاتانە و لە باوەشگرتنی ئێش و ئازاری کەس و کاریان و بە خاک سپاردنیان. بۆ ئەم ئەرکە پیرۆزەش یەکێک لەو کەسانەی کە ئەو خزمەتەی لە ئەستۆ گرتووە گەنجێکی تاقانەی بارزانیەکانە کە خاوەن 150 شەهید و ئەنفالە. وقتی از داگ بوی بگمان باب من یک نوان 8,000 مرۆڤ کو لە ساڵ 1983 هاتیە جینۆساید کردن. من بابی خو نەدیت، ئەس ڕۆمانە باب نەزانم، ئەس نەزانم باب چاو هەرسوکەوت دەکرد، چونکی وقتی من چاوی خوب دنیا هەڵینەوەی چ باب دەوروبەری من نەبوون، مەملەکەتێک بی هەمی زاروک و ئافرەت بوون، ئافرەتی ڕەشپۆش لەو ئوردوگای ئەزیل داگ بووی. ئەم دووچارێت کۆمەڵێک دەردەسەری و مەینەتی و ئازارە بووین. لەوێرە دایکی ئەزی پەروەردە کرد، ئەس هەرگاو دەبێزم ئەس دەستی پەروەردەی دایکێکی مەکو شێرەژن نابێت بین کو هەمی کارەکردن ئەگە شەڕەفش کومەندی تێدا بۆ داکەم بۆیە چەندێ بشێت من و خوشکێت مە خۆدام بکەن. پێنجە کەس لە گوندێ من گوندێ بازێت هاتیە جینۆسایدکردن کە 8,000 مرۆڤ بارزانی، هەردێک باپیرێت من، بابێ من، خاڵێت من و مامێت من، کەس و کارێت من هەر هەمی دەوروبەری من.
10 سال برینها پشتی از دی فرامان باب گری و رباب چیا و ارکی باب چیا باب چیا و هفت کرد ولی من هات که من بشم البوم مال به مال بگرم لوان گنده دبرا بارزان از دو چوما هندک مالا دا البومت و هف کمی کچر سمت ده رنگ هندک رسم من دست خوبه خزبان و بالگا دیکومنت مقابلت و مد کرد وقت بو من چه بو کوبل بابت ما کسو کارت ما گلک در دستری نافچوی وقت ما تفکر عائلت ما کسو کارت ما شهید جنوساید کردی راستی زور تجار من لروی بالگا و دیکومنت و ارشیف کرناوان و تنانت البومش مالت وادان ابون چون که در دستری دید بون وان البومش نبون لورا من هندک رسم و خربا کردم بشتی من رسم خربا کردی من حاول دا آزادی عراق بسده سال 2003 اگر هنگی خلقی کی هنگی چوبانه هندک تشتدی من حاول دا بالگاب دست خوبه بخم که بالگا کری هست تایبت اب جنوساید تایبت اب انفال تایبت اب کمال کشیه من هدی کمالک بالگا خربا کردن ولی هات از بما قطابیه بشه کمال ناصیه لکلیج آداب من حس کرد لبارد مافی مروف دا کار بکنم باید چندی که از بشه مافی باب خو کسو کارت خوب دست خوبه بینم چون که بریم نیش باب من یک بیلوان کسا کو حوالتی وفد کردن بیجن وقت پارێزەرێک بەردەوام خزمەتە دەوروبەری خۆ خەڵکی خودی کرد من لەبارێ کۆمەڵاسی کۆمەڵێک زانست و زانیاری ئەس فێر بووم وێ هان مندا کو ئەس بشێم کۆمەڵێک ئەرشیفەکە داڵەمەند دەستخۆ بە بێخم ئەس هەمی گاوێژ بێژم سەرچاوە ئیلهاما نویسین و بابەت و کارێ من بابێ منە و شانازیش بوو دایکا منە سەربازی ونی ئەم جارە چیرۆکی کوڕەشەهید و ئەنفالێکی بارزانەکان دەگێڕێتەوە کە چۆن لە بێباوکی و دوای دەستدانی 150 کەس لە بنەماڵەکەی وەک تاقانەیەک خۆبەخشانە هەنگاو دەنێت بۆ لە باوەشگرتنی ئێش و ئازاری کەسوکاری شەهیدان و بەرزڕاگرتنی ناو ڕۆحی شەهیدانی کورد و کوردستان و کۆکردنەوەی تەواوی بەڵگە هەستیار و شوێنەوار و پاشماوەی ئەنفالکراوان لە ئەرشیفێکی نەتەوەییدا. ڕێزان هاوژینی ڕێبوارە کە ماوەی 13 ساڵ لە شان بەشانی هاوسەرەکەی هەنگاو دەنێت بۆ پاڵپشتی و هاوکاریکردنی. ساڵانە بە هاوکاری وەزارەتی شەهیدان و یەکە ئیداریەکانی قەزای مێرگەسوور و بارزان ڕۆڵێکی بەرچاو دەگێڕن لا ڕێخستن و سازکردنی ئەم بۆنەیە و بەرزڕاگرتنی یادی جینۆسایدکردن و ئەنفالکردنی بارزانەکان. بێگومان هەمی ساڵێ لە ساڵیادا جینۆساید کرد بارزانیان کو ساڵانە تێتەکردن ئەس بە هاوکاریە بە تایبەت ئەس دەبێژم بە هاوکاریە هەفژینا خۆ و بە هیمەتا دایکا خۆ و کەسوکاری شەهیدێت جینۆساید کردی ساڵانە ئەرکی ڕێخستن و تەنزیم و پاراستنا و vê merasîmê li ser şanê min e wek kura şehîdek ez hewl dem her salê pîroka projeyekanî li vê merasîmê da çêkim hindek sala em me we pê baş e ku va ala va goristana û gorê wayê bênav û bênavnîşan kêlê wayê spî bi alayê Kurdistanê razîn nebe çunkî bêguman evan bû ve alayê bû vê xakê bû ve azadî ev rixîna xwe bexet kir her wasa hindek cama divêt cihê merasîmê û karê merasîmê û cihê mêvana çunkî rastî çûlewaniyekê em avedan bikeyn bişin xizmeta mêvana bikeyn rastî serdemekê em bêkes bûne ev ew kesê tê serdana me dike tu li merasîma me amade dibît ez bi hest dikim ew hemî kes û karêt me ne çunkî wextê hikûmeta behs em jînûsayd kir em bêkes mayn. قد ما باور نکن عندي معضلة خجانية بهدفي هندي ماندي بينو ما بره هندي بلوكا والسيناي سنة معكم أبو نكر بي من أدبارم كرم خدي الحمد لله حتى جست بهدفي كبخو هيك بتشتاك هيك بخو بياك من أدبارم كرم خدي نخو كس هندي ما زحمات وطالي
ماندی بین نبریال دنیای من را کس نبریال از گله جا دبیجم ارکی من گله که قرصه چون از دو سه ارکی کابره وبم یکیشوان دبیت از مالا که بره وبم هر واسه از دبیتن زاروگت خوب پرورده بگم پرورده که باش کد پاش روزه دا سوده که بیتن بو ولات ما بو کردستان ما و یا دیو دا یا خراگرین تر او از گله هاوکاریار بارد گمو پال پشتی سرکی و ما دبوار نویسینی دا از حز دگم او من بیچه بیتن از هاوکار بم دگلبه زور جار از دبیجم اگر او وقتی من باره ترخان کری اگر من بخو ترخان کر با بگمان وگا و من جی زیادتر 5-6 کتاب چاپ کری هبان لی یا دف من قرار گرین تر او ام پیام رباره به همه جهان بگهینین و یعنی بود ناساندن جینوساید ها گلی کرد. لە پێناو ساڕێژکردنی بەشێک لە برینەکاندا ڕێبواری تاقانە هەستا بە لە باوەشگرتنی ئەم ئێش و ئازار و بە لە ئەستۆگرتنی خزمەتێکی گەورە لە ڕێگەی بەشێک لە کارە خۆبەخشەکانیەوە. بێگومان هەر کارێکی مرۆڤ دەست تاوێتێ باگراوەندێکی پشەی یانجی تشتێکی پشەی کو مرۆڤ بشێتی مەتەکە بیت. من سێ کەسێ سەرەکی ژیانا مندا زۆر هاوکارم بۆ وان پرۆژێت من کردی. یەکیشوان بابێ منی جنوساید کردی کو ez barım ruhawa hemî gavê dige min dibêt îlhamê dete min nivîsîna dete min guftûgoyeka narasta xwe min dike babê xwe hey min ji ez her gavê dike babê xwe her çedim babê xwe nedîtiye wextên babê xwe dîtî tinê wêneyeke raşspî û diwar hat bî helwastîn wêneyek ku çi cara dînawe nahêt û çi cara pirçawa dirêj nabît lê ya dîtirê dayika min a şêrejin ku ez her gav dibêjim eger dayik neba eger dayika min neba eger qaramaniyeta dayikê neba bêguman û bêguman از ندگشم و آستی یعنی از شان از ابتدا خواهد کم یا زیادتر هفجینا من کو اگر هفجینا من بردام ها کاری پال پشتی من نبیل هم کار بارد من بگو من از سرکفتی نام چون که از خزاندارم من 4 زارو کتی گلک جارنگ ولی بیت یک دو روز عمل جهه کی لمالا کی لچاپه کوتنه کی لمقابله کی لنویسینه کی لکاره کی لبالگه کی و ببینین هفجینا من دگر من دا یعنی او هایی که شاناز یک بو من های وک هفجین وک دایک وک باب رحمتی هەریەک لەم ژن و دایکە شەهیدانە ژیانیان پڕێتی لە چیرۆکی مەرگەسات و بەسەرهاتی پڕمەینەتی و ئازاری ساڕێژ نەکراو. ئەوانە شێرەژن و قارەمانانی بنەماڵەکانیان کەنەوەی دوای شەهیدەکانیان لە باوەشگرت و سەربەرزانە ڕوبەڕووی سەختی ژیان و دڕندەی حکوومەتی ڕژێمی بەعسیش بوونەوە. لە کاتی مەراسیمەکەدا شوێنی تایبەت با کەسوکاری ئەنفالکراوان دابین دەکەن. ئیدی دەستە دەستە خێزان و دایکە شەهید و نەوەکانیان ڕوودەکەنە ئەم شوێنە. جینۆساید واتە فەوتاندنی بنەچە. ئەمەش بۆ لە ناوبردنی گروپ یان نەتەوەیەک یان پێکاتەیەکی ئاینی بەکاردێت. ئیدی لێرە چیرۆکی ڕێبواری تاقارە دەست پێ دەکات کە چۆن ئەرکێکی پیرۆزی نیشتیمانی و نەتەوەی لە ئەستۆگرتووە. ئەو دەستەکانی ناوەستن لە بەرزڕاگرتنی ڕۆحی ئەنفالکراوان. چاوەکان لە سەرنجدان و تێڕوانینی بەردەوامدان بۆ هیوایەکی درێژ و گەورەتر لەو ئامانجەی هەڵی گرتووە. ئامانج و هەدەفە من لەوی کاری ئەوە کوام هەمی بشین ئەف زوڵم و زۆرداریە بسەرێ گەلی کورد و بسەرێ بارزانî هاتیب جیهانê و xelkê xwe bideyne nasîn bû neviyet me û bû zarokê neviyet me bizanin ku me çend derdeserî û çend kola mergî û çend çend xerîbiya dîtî ev destkeftê em ev rû dibînin hehûn hatiye ser û berhemê xînavan şehîdan em berhemê xînavan şehîda li bîr nekeyn min hes kir her êkê ez barim her kura şehîdek her kura babjînûsayd kiriye her kiça şehîdek her kes û karê şehîdeke dişê rexê xwe xizmetekê li qezivê qeziyeket amanca min îşa bû yek riha babê min asûde bibî dû bişêm qaramaniyeta pêşmerga û qaramaniyeta şehîda bo qaramaniyeta kes û karê me cînûsaydkarî bêxme pêşçav
ايش وقت لازم اظن كده اكثر وقت شويه عزيزه فضاني مو ڕژێمی ڕۆخایی بەحەس لە هەوڵێکی وەحشیانەدا بە چەند قۆناغێک هەرچی نێرینەی بارزانی سەروی 9 ساڵی بوو ڕاپێکی چارەنووسێکی نادیار و شوێن بزرکردن. ئەوانە لەم پرۆسەیەدا قڕکران کەسانی مەدەنی و سیڤیل و کرێکار بوون. ئەوەی لێرەدا جێگای هەڵوەستەیە ڕوو لە ئەو دایک و ژنانەیە کە پاش پرۆسەی جینوساید زۆر مەردانە هاتنە مەیدان و سەریان بۆ ڕژێم شۆڕ نەکرد، بەڵکو بە ئیرادەی پۆڵاینی خۆیان دەستیان کرد بە پەروەردەکردن و بەخێوکردنمان. ئەنفالێکی بەتوانایە کاگڕێ بوار کە مەجای دەستی نووسینی هەیە خۆشی بە منداڵی باوکی لەدەستدایە ئەو تاوانە ڕەنگە لە ناخی جیاوازبی لەگەڵ هەموو خەڵکەکە خودی ئەو کەسانەی تاوانیان بەرامبەر کرایە کە سوکارەکەیان ئازارەکانیان لەگەڵ خەڵکی تر جیاوازە بۆیە توانیتی زیاتر بایەخ بەوانە بدا و پەروەردەی پێوە بدا بە پاڵپشتی وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان و ئەنجومەنی وەزیران توانی سنتەرێکی بچکۆلانەی شایستە ئەگەر چی سەرەتاییە بەڵام بۆ ئەوەی هەموو ئەو کەلوپەلانەی کە لە گۆڕە بە کۆمەڵەکان هاتێتەوە ئەو کەلوپەلانەی کەوا لە ناو ماڵەکان لای ئافرەتەکان لای دایکەکان لای خێزانەکان لای خوشکەکان لای کچەکان ماوەتەوە کۆکاتەوە لێرە بیان پارێزی ڕاستی کاکڕێبار زۆر حەژی بێ ئەوێ و خەمخورە وەک مەکوڕان فاڵە حتا نوکە هیچ کیم دڵخەمی نەگیرێت شوڵێ خوددا و زۆرێ بخەمەستە شوڵێ خود ئەویش وەکی من بۆ بێوەش ئەنفاڵە وەکی ئەفمونی مۆتە و ئەو بێمەتە ئاف هەمیان ڕسمێت ئەنفاڵە و ئەو یادەوەریە ئەوە هەمی ئەو پێتەستن ڕاستی مەوەکی مەبخۆ وەکی ئالیان فڵەمە چ گازن دەلێنینە مە زۆر کەیفەمە پێتێت ئەڤڕۆ دبینین کو هەستایە بێ یادکردن و مەڕاستیمە ئەنفالکردنا بارزانیان بەڕاستی کاکڕێبار یەکێکە جوان گەنجên ماندونە ناس یەکێکە جوان کەسên ku xizmeteka geleka mezina kesukarên şehîda diketin bibê ciyawazî destxweşeka gerim lê dikem xwe bi xizmetkara kakrêbar dizan. ڕێبوار دوای 14 ساڵ هەوڵ و ماندوێتی لە گەڕان بە دوای چارەنووس و شوێن پێ و شوێنەواری ئەنفالکراواندا توانی سەرکەوتنی گەورە بەدەست بێنێ لا کۆکردنەوەی هەزاران بەڵگەی وێنە و نووسرا و ڤیددیۆ و کەلوپەلی ئەنفالکراواندا کە ئێستا لە مۆزەخانە و مۆنۆمنتی بارزان کۆکراونەتەوە وەک ئەرشیفێکی نەتەوەی کا بەرهەم و شەو نخوونی خۆی و خێزانەکەی بووە. ئەوەی جێگای دڵخۆشی کە سوکاری شەهیدان و حکوومەتە بوونی مۆزەخانە یان مۆنۆمنتی نیشتیمانی و نەتەوەییە بۆ بەرزڕاگررتنی شەهیدان و ئەنفال کراوان لەم شوێنەدا. من نویسینێ دەست پێ کرد نویسینە کومەڵک پەرتوکە کو هەتەنوکە 12 کتێب منێت چاپ کرد هەر 12 کتێب تایبەتن بە ئەنفال و جینوساید و ڕاگواستن و کۆمەڵتوژی لە کوردت ئیزیدی و لە هەڵەبجە و لە ئەنفالە بارزانیان و هەتا دەگاتە پێشمەرگت قارەمان و شەهیدی شەڕێ داعشێ ئەف هەمی کارە بەرهەمی من لە نویسینە چوو دەرێ من وەکرد چونکی وەختی ئەس چوومە دەف کەسێکی من مقابلەت گەت کرد من دیت کومەڵک وێنە و کومەڵک باڵگە و کومەڵک ئەرشیفێ لاڵهای من هەزر کرد بوو چی ئەزوانەکەمە ئەرشیفەکە نەتەوەی وان خڕڤەکەم و باکوم بکەم من زێدەتر لە 4700 هەتا 5000 باڵگا دەستخوێ خستن تایبەت زۆربەی زۆری وان باڵگا پەیوەندی مە پێشکەش بە دادگای باڵای تاوانەت عێراقی کردن لە وێری ئیستیفادە لێ هاتەکردن لە جەلسێت
دادگاه توانت عراق کل سال 2009 بود 2011 لچند جلسه کده از بجدار بوم از یک بیم لاندامت ویلج نکومن ارک رخصنو سرپریش کنا دایکت ما کسو کارت ما بود دادگاهی و دیگر چند حواله کردید گرفته استو او زیادتر 6 تا 7000 وینه من دست خوبه خستن او زیادتر 12000 دانه کتاب من ولی هاتن من نویسین هاتن کم پیشکش به خلقیت کری ولی هات من گوتی من بیر هندی کره و لدوار بارزم تایبتی میوانه کی زور دهات خلقی کی زور سردان آمده کرد هر دو گوت اری جینوساید و انفال و کمال کشی بارزانی چیه و چه زانیاری سنه بون وقتی ما بود گوتو به زمان خورنگ بوان باش نبا باش تند گشتن من هزار کرد چه گلک جارا وینه یک رنگ همین جهان بین تاخفتن چون که زمان وینه زمان رسمه زمان که زور کسته دیگن ابو واش خوشحالی و رسل پروژه گرتو پشتینگی شوی پروژه ام بردامی سه پروژه کنو که بیا منومنت کا نشتیمانی الویدا وری روزانه مانگانه هفتانه خلک که زور سردانه ایراد کرد بگومان اوان بینین اوه یا دیاره کلو پله کرکاره که بارزانیه برداغ و گچک و قاب و شید یا دیاره کتوف شید دست تو پشت راید گیره دای چاویت و جمعدانی آزور بزوری چاویت و اتاتی گیره دان اگر هم ببینین هفکنه و کلاوی بنمونه یه دیاره جه گله بکله سری مروه که بارزانی کفته که کتوف گله بکله سری و کفتیه اوه همین خلق سویل و مدنی بکرکار بون اوه هم بینین همین بیناب نشانن چون که اگر هم گورت واش ببینین ناف گورت واش دا افرو و زور شوی که عشوایی المالت بریا داری و نه فکر ناسنام و ناو و ناویتوان و تبید زید دباچال کرد لیره شتات ناشتن و چه کلت و چه نویسین و چه ناف سنینه لورا ابا کومالا که مرو زور ساده و البوم دایکت میتی نداره کس کارت میتی نداره و بوی چنده کو بزانین کو ما قربانیه در خینا و شهیداش بگو ما سر بخوی و آزادی کردستانیه هذا همان أو رسمية كريك فينا جمداني وها أو جمداني كل بيابانت باشور عراقينا و أفهس كتوان لف جورستاني تايبتي تاتي ناشتنو أبش أو جمداني هاوين بيورز جرم بو كلاف كارنينا تني جمداني بكارينا أف شيت كان بينين دستو بشترايت جريده هاف شيت كياكو ببينن كتوف شافت أمور في بارزانيت بهاته جريدان أف زوب شوكي عشوائي ودرنداني تاتي زنده باشال كرن برای ربورا ارکی زوره گرینگی هایکوت باش شهید داد بش همه ارکی و بیاکو شهید به دنیای پناسینی تن که رجما بحث چه برانبر کرده کریا آیا بچه ولوا کرده کریا راستی دوره که مهمه هبی و ام تینوره هم جسر دانوت که این بهنده حتی که همیش مفاکی لیوار بگیرین براستی مزور فایده لیدید. کاکربار حتی شیء که زور یشیای خدمت به کسوکار شهید و انفال کرا بکرد به هنده که چندین کتاب یه کشیا جینوساید کردستان دولت دیب ده تناسین که کتاب توی یه تاتیه ترجمه کردنش کاکربار وی کرا جینوساید هک و بزنم وقتی بابی انفال کرا عمری ول بن 2 سالی دو عمری و تاونه و 2 سالش وکی بابی واطیه گرتن هل بچکانیه یه با کس خزمو کسی تو بس دای با پیام من تایبت بو کسی کارت قربانیت جنوساید و شهیدان و بوگه حالاتیان و هاون اجتماعیت کرد و کردستان اوک و ام وکو کسی کاری شهیدان ام خود است بکن ام حال بدین خینا شهیدت ما فرونه چید هر بالگا و هر دیکومنت کومن هی کو گنجه که دی روزنامه نوس هی کو کورا شهیده که چه شهیده کی ام خراب وان داستانا وان قهرمانیت و قربانی دانی بکنه دست کفته که نتوایی کاک ریبوار خود مروک ام هاتین منظور وقت کام لدر داتین مروک زور باشن قدر مدیدی بسکت انفالا کام لدر داتین منت کرم خود به امر خو ویکتکاتی و به بابی مزن به هنده سال غریبی زور فامه منت کرم خود و قدر مدگیری معنا حرمت مدگیری دهتن معنا خدمت آمد که معنا چم ببین معنا بومد کردن راستی انشالله که نزانین معنا ده اوام هر کاری مکتو ده
شاب خدت بسكت أنفال دو حال معنا دو عقله و منات كرم خدي الويكس كي بابي بغريبي دايك معنا شو عمله شو كرزور فهم بود دیاری کانال کردستان 24 پیشکشی ریبگاره خدمتك باشه کرد